دقەیەکت کرد؟ وەڵای ئۆلۆمپیاتی مێدڵ مافم کرد ئەمڕۆ. چەند پرسیار بوو لە ماوەی چەند دقەیە جواب بدایە؟ وەڵای ڕاپەڕەیەک و ڕاپەڕە دوو نیوەیم کردووە، یعنی تقریبا حەفتا شتێکە بێ پرسیار، اینجا لەگەڵ ئەوە شارەوەنم کردو. چۆن بووی لە ئەمتیحان؟ وەڵای بەڕای خۆم باش بووم، بسی تر دڵنیاشنی؟ وەڵای دڵنیا نیم. لەو ماوەی سێم و دووەمە لەو کاتانم. دڵنیای کە سێم و دووەمە؟ دڵنیا. یەکەم ناوی؟ یەکەم نابم 100%. باشە پێم بڵێ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ دکتۆر. بۆچی دکتۆر؟ وەڵای ئەرە حەزەکەم، خۆشە. چۆن ئەو پیشەیە تاڵ ڕزگارەکەم. باشە چی بە دایک و باوکتەوە؟ وەڵای دایمە پێیان ئەڵێم ئەگەر قەت نەخۆش بوون کە پیر بوون من دکتۆرم وە توانم یارمەتیتان بکەم، بۆیە بم بە دکتۆر بۆ ئەوان. باشە ئەی منیش بێم بۆ لا چارەسەر بۆچی نا؟ بۆچی نا؟ باشە کاتە شتێکم پێشکەش بکە. چی پێشکەشەکەم؟ سلێمانیە ئاڵای سلێمانیە بێ؟ ئاڵای کوردستان؟ ئاڵای کوردستان جوانە بەرزاوە لە ئاسمانە. وەڵای هەمووی ئەزانم سیتە حەزم. دەست خۆش بێ. دەست